بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لەوێت بینەرانی عزیز خۆشحاڵینە بەرنمەیەکی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم کاک جەلال بەیامەتی هاوکارانمان هاتینەوە خزمەتتان هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین ئەمڕۆ و دەخوازین تا کۆتایی بینەرمان بن بۆی کە سوود بن لە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان. بە ناوی خوای پەروەردگار سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ. تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ قسەکردنە لەسەر ناڕزایی عریزە نووسەکان کە دیارە پاشەوەی کە نرخی عریزە نووسی ئێستا بەرز بووەتەوە و بە تایبەتی هەندێک بابەت لە ناو عریزە نووسەکانە لە دەستی خودی عریزە نووسەکان نەماوە دراوەتە کۆمپانیاکان ئەمە ناڕزی عریزە نووسەکانی لێکەوتوێتەوە هەر بۆیە ئەمڕۆ لە هەڵەبجە ئێستا خۆپشاندانێکی عریزە نووسەکان دەست پێ دەکات هەندێک چالاکوان هاوکاریان بۆیە تەوەری یەکەمی پەیامی ڕۆژمان لەوێەوە میوانمان دەبێت قسە لەسەر ناڕزاییە دەکرێت بزانین بۆچی ناڕازی. وازن لە تەوەری دوی بەرنامەکەماندا باس لەو ڕێگریانە دەکەین کە لە ماوەی ڕابردوودا لەلایەن قایمقامەتی سلێمانیەوە بۆ کافتریاکان ئەنجامدراوانیش ڕێگریکردن لە مێردمنداڵانی تەمەن خوار 18 ساڵ بوو بۆ کافتریاکان کە ئەمزانین ئەوان چ ڕێگەیەکیان گرتووەتە بەر و هەروەها توێژەرێکی کۆمەڵایەتیشمان لەو بارەوە هەیە کە زانین زەرەر و زیانەکانی ئالوودەبوونی گەنجان بە نێرگەلەوە دوورکەوتنەوەیان لەو بابەتانە تا چەند گرنگە بوویان وەروها باز لەوە دەکەین کە ئالوودەبوونی گەنجان بەوە تا چەند دەبێتەوەی ئەوی کە گەنجانێکی زۆر بێکار بن گەنجانێک لە وڵات کە سست بن نەتوانن کار ئەنجامدەن دروست بمزانین هۆکارەکانی چین و هەروەها هۆکارە خراپەکان چین کە دەبنەوەی کە گەنجان ئالوودەی ئەو بابەتانە بن. جیاواز لەم دوو بابەتە سەرەکیە کۆمەڵەیەک ڕاپۆرت و ڤیتیمان بۆ ئامادەکردوون و هەروها ئەو زانیاری و چالاکیانی کە ئەمڕۆ ڕوودەدەن بۆ پێویستن لە شوێنە جیاوازەکانی هەرێمی کوردستان ئێمە لە ڕێگەی پەیامبێرانمانەوە بۆتان دەگوازینەوە گرنگترین زانیاریەکانی ڕۆژتان بۆ دەگوازینەوە و وەکەمیشەش دەستپێکی پەیامی ڕۆژ پێشبینیەکانی کەشوهەوا.
كابتني نادي كلاشي نكتر أحمد سليمان نادي كمان بيسيس على هذا كلاشي دام مزران معنا كلاشي دام مزران إمشي كم كسبوا دام مزران منو ما وصل سلمان سپاس بۆ خوددا نادیەکە لە ماوەیەکی کەم ئاستێکی زۆر باش نازاو زۆر باش مەبەدەستی ناگات سوپاسی یاریزانەکانم دەکەم لەو پەڕی ڕەوشت بەرزینە و لەو پەڕی ئاست باشینە هەروەها یاریزانەکانم کردووە سێ باش بەش گچکە و گەورەتر و گەورەتر خۆمیش تەمریان دەدەم ئافتەیە سێ جار شەمبی یەکشەم سێشەم و پێنجشەم سپاس بەخوا ئاستێکی زۆر باشیان پێشکەش کردووە بەهۆی تەمرینەکانمان ڕۆژانە تەمرین جیاواز دەستمان پێ کرد ئاسیانەوە بلندی و بەزاری چەندین بتۆڵەمان کرد بتۆڵەیەشە نازناومان بەدەستینا کاسمان بەدەستی ناگە و ئەلحەمدوللا بەردەوامێنیش بەس ئەم کۆرۆنەیە هاتووە بێ ڕێگر لە پێشمان ئینشاڵڵا وەستێ دەپەڕێنین و ئاستی باشتر و باشتریش پێشکەش دەکەین. بەردەوامی کە ئێمە چەند هاوڕێکین بەیەکەوە سەرەتا هەوڵماندا بەرەو پێش بچین چەند یاریزانێک کەم بووین دواتر بەرەو پێش چوین هەوڵ دەدەین بۆ کەسانی نەهاتوون هیواداری ئەوانەی نەهاتوون سوودی ببینن و بێن سوود لەو یاریە وەرگرن یاریەکی زۆر خۆشە و ڕەوشتێکی بەرزمان پێدەدات و هەوڵ دەدەین بەرەو پێش بچین بۆ ئافرەتانە و یاریەکی قورس نییە هەموو کەسێک دەتوانێت بەشداری بکات بۆ هەر لە ئاسێک بێ هەر تەمەێک بێ دەتوانێت ئەو یاریەکی ئاسان و خۆشە هەر کەسێک دەتوانێت بەشداری. خۆشم بەو یاریە ئەم یاریەکی تایبەتە لای من هیوادارم حکوومەت یارمەتیمان بداتم بۆ دابینکردنی کەلوپەلی قاع و زۆر سوپاسی کاپتن دەکەم کە منی گەیاندووە بە ماستە زۆر حەزم لەو چونکەم یاریە هەم ئەخلاقە و هەم بەرگریەش زۆر حەزم لەبەرەوە داوادارم کەڵێک پەرە بەوە بدات حکوومەتیش پەرە بەو یاریە. یەکەم تشت کە گرنگی بۆ ئێمە گرنگیە بۆ ئێمە کە ئێمە کە ئەوانەی لە یاریزان فێر دەکەین گرنگترین تشت ئەوەیە تەندروستی لە دوای ئەوە ئەخلاق دەرسێکی ئەخلاقیمانەیە ئێمە لە ناو قاعەکە دەرسێکی ئەخلاقیمانەیە ئەخلاقی جوان و ڕەوشتی بەرز نیشانی یاریزانەکان دەدەین کە ئەلحەمدوللا زۆربەی کە یاریزانەکان ئێمە پێش ئەوەی کە بەشداری لەگەڵ ئێمە بکەن ئاستێکی زۆر یعنی بەغێر تەسەرفات و سەرفیانەکە ئیستاوەکی هاتنوە لای ئێمە خەڵکانێک بەغێر چاوسەریان دەکە و تەسەرفات و تەعاملیان زۆر باشتر بێگە لەگەڵ خەڵکانێک بۆیە ئەلێرە پێویستە لەسەر حکوومەت پەرەی پێ بدا بەداخەوە لە کوردستانەوە نەپەرە بە یاریزانی بە وەرزشی ئێمە دریاگە نە پارێکی پێدریاگە یعنی لە هەردووکی مەحرومین ئێمە لە وڵاتانی تر حکوومەت دەست خەڵک دەگرێ و دەینێ قاعەشی بۆ دەکاتەوە و مەسروفاتی مدەربش دەدا و یاریزانیش بەخێو دەکا و ئەوەی پێویستە لە ناو قاعە ئەشیایەکانی پێویستە هەمووی بۆی دابینەکە ئێمە بەداخەوە تا ئێستا حکوومەتی ئێمە هەر هاوڕشی لێ نەداینەوە هەر سراوێکیشی لێمان نەکرد ئایا جێگەی زۆر جێگەی داخە کە بەڕاستی سوودێکی زۆر گەورە هەیە قسەی زۆرمان هەیە لەبەر ئەوەی کاتەکە درەنگە هیوادارم لە خەڵکانێکەوەی ئێمەی دەبێنێ زۆر
پەرە بە وەرزش بدەن و بە گرنگی بزان و بێن ئێمە لە خزمەت یاینە ئێمە وەکو نادی کەلەکچی و ئینشاء الله بەرەو پێشەوە چیکمان لە دەوروبەرش تەڵەبمان کریاگە ئینشاء الله لە بەردەڕەشیش دەکەینەوە لە چڕەش دەکەینەوە لە پێشمانە بەرەو ئامانجێکی زۆر گەوراتر و بەرەو هیوای هەمومانە ئینشاء الله هیوایەکە دێتە دی بە پشتیوانی خودای گەورە و بە پشتیوانی مدەڕبی خۆشەویستمان کاپتن سەلمان تەبیعی هەمی ئیشێک هەر لە یەک جێگە بێت تۆزێک ئەوە مەلەل بۆ چادەوێت جارجار دەمانەوێت یاریزانەکان ببینێتەوە بۆ ئەوەی جەوێکی تر خۆشتر و زیاتر دلیان بستەوە یاریەکە لەبەر ئەوە جارجار دەرچوونمان هەیە بۆ ئەوەی یاریزارمان زیاتر کراوە. تایکواندیسۆ لە چەندین بەش پێکاتووە دەستی بەکارهێناوە لە جیاتی کەراتێ پێی هەیە وەکو تایکواندۆ جیتسۆی هەیە وەکو جۆدۆ و جدیتسۆ جومبازی هەیە لە شێوەی جومباس و چەندین هەموو وەک بڵێ کورتکراوەیە بەگشتی ناوەکەی ینی حرب شەوارع تایکواندیستۆ ینی کەواتە کورتکراوی حرب شەوارع هەموو جوولەکانی لە خۆ دەگریت و لە هەموو وەرزشێک پێکاتووە بەڵێ حیزام زەردمان هەیە سەرەتای تایکواندیستۆ حیزام زەردە دواتر پرتەقالیە لە دوای پرتەقالی کەسکە لە دوای کەسک شینە لە دوای شین بوونیە لە دوای بوونیش ڕەشە و ئیتر ڕەشیش دەبێتە نەجمە جیا مەسەلەکێک و شینگای دانەدانە تایکواندیستۆ نەجمە و بەسەر دەکەویت هەتا 6 نەجمە و نەجمەی زەرد ڕئیس ئەتحاد تایکواندیستۆیە ئەحمەد عومەری. یاری تایکواندیستۆ زیاتر گرنگی بە دەست دەکات گرتن جۆرەکانی گرتن خۆ قوتارکردن کە کەسێک ئەگە توشتا لە شارەچەوە خۆت لێ قوتار دەکەیت هەروە گرنگی زۆر بە پێشدا جوولەکانی زۆر بە پێش دەتوانێت یاریزانی بخەی عرد و بە پێچەوانەوە قوتسەدەستی قوتار بکەیت. بەڵازدان و خۆشەویستان دەچینە لای تەوری یەکەم لە هەڵەبجۆ بەڕێز فەرات قادر چالاکوانی مەدەنیمان لەگەڵە لەسەر و ناڕزایی کە ئێستا لە هەڵەبجە خەڵکێک کۆبووەتەوە ناڕازین بە تایبەتی لەسەر عریزە نووسەکان و هەندێک چالاکوانی مەدەنیش هاوکاریان کاک فەرات سڵاوی خوا لێبێت ناڕزایەکانتان ئێستا بەکوێ گەشتووە لەسەر چییە و ئەم داواکاریەی عریزە نووسەکان بۆچی ئێوە هاتوون پاڵپشتیان دەکەن؟ سوپاس بۆ بانیوی ئێوە باش بێت هاوڕێیان دیارە ئێمە ئەمڕۆ و چالاکوانان و تۆڕ ڕێکخراوەکانی هەڵەبجە و سەرجەم ڕێکخراوەکانی هەڵەبجە گربوونەوەیەکمان ساز کردووە لە بەردەم ڕێبەرایەتی دادنووسی هەڵەبجە بە مەبەستی دانەکردن و ناڕزای دەربڕین دژی دانانی کۆمپانیایەکەوە هاتووە عەریزەی سعدی عەریزەی لەم بارودۆخەرنا لەبارە لەم وەزع خراپەی خەڵکە ئەمەی بە هەلزانیەوە هاتووە کۆمپانیایەکیان داناوە بە ناوی کۆمپانیای عەریزە نووسینەوە کاری عەریزە نووسەکانیان ڕاگرتووە ئەوەی سنووری کاتب عەدی هەڵەبجە هاتوون عەفوو سعری عەریزە نووسینیان لە 30,000 کۆرەوە بە 15,000 تا 150,000 پێ جۆری عەریزەکان
دیارە ئەمە پێچەوانەی سەرجەم یاساکانی عریزە نووسیە لە عێراق و لە هەرێمی کوردستان و پێچەوانەیشە لەگەڵ بڕیار و یاساکانی وەزارەتی داد بۆ بابەتی کار ئاسانی بۆ هاوڵاتیان ئێمە بۆ ئەمڕۆ هاتووینە ڕزای لێرە دەربڕین دژی ئەو کۆمپانیایەکەوە ئەو کاریگرێتە ئەستۆی خۆیەوە چووکە ماوەی 4 مانگە ئێمە لەگەڵان لە گفتوگوین بەڵام بەداخەوە نەگەشتنە ئەنجام و ئێستا ئەوان بەسەر بەخۆی خۆیان بەبێ حسابکردن بۆ ڕای ئیداری شار و خەڵکی شار و ڕێکخراوەکان ئۆفیسێکیان کردوێتەوە لە ناو دائیرەی دادنووسی هەڵەبجە باخچەیەکی سەوزیان بڕیوە و سەوزایان لابردۆ باخچە هەدیقیان لابردۆ و ئۆفیسکی خوانیان تیاداناوە. زۆر باشە مامۆستا تا چەند پشتیوانی ئێوە گرنگە بۆ ئەم جۆرە خۆپیشاندانە ئەم جۆرە گردبوونەوەانە کە ئێوە هاوکاریانن لەوانە بەشێکی پەیوەندی بە ئێوە نەبێت بەڵام پشتیوانیکردنی ئەم جۆرە گردبوونانە تا چەند گرنگە بۆی کە هەمووتان یەکدەنگ بن و کێشەکە چارەسەر بکرێت. بەڵێ دیارە خۆی کارەکە بە جۆرێک کراوەکەوە پێش لە نەگەڕانتۆ بۆ ئیداری شار ڕێی ئیداری شاریان وەرنەگرتووە تا سیاوی کە ئیداری شاریش بێ ئاگایی بۆ لە وەزەکە تا ئێمە ئاگادارمان کردوون لەو بابەتی کە ئەمڕۆ لە هەڵەبجە ئەگوزەریە بۆیە ئێمە وەکو ئەرکی ئەخلاقی خۆمانەوەکی سەرشانمان ئەم دۆسیەمان گرتوێتە دەست خۆمانەوە ئیسایش لەسەر ئەەکەین و ماوەی 4 مانگە وەکو باسم کرد پێشتر ئێمە لەگەڵ ئەم کۆمپانیا دانیشتنمان کردو چەند جار کۆبوونەوە نوێنەریمان کردووە لە قایمقامێتی هەڵەبجە کۆبوونەوە کراوە لەگەڵ پارێزگاری هەڵەبجە قسە کراوە بەڵام بەداخەوە ئەمانە دیارە دەستێکی باڵای حیزب لە پشتیانەوەی حساب بۆ ڕێی شار و ئیداری شار و بژێوی هاوڵاتیان و ناڕزایی چنین توێژەکانی هەڵەبجە ناکەن بۆیە ئێمە بەردەوام بین لەسەر کارە و پشتیوانی هەموو چالاکێکی لەم جۆرەکەین هەتا ئەو کاتێک کە ئەنجامی ئەم کارە هەڵەوەشێتەوە یاخود بەدڵی هاوڵاتیان بە جۆرە لە جۆرەکان. زۆر باشە کاک فرات ئێستا جیاوازی ئەم عریزەیە چییە کە عریزە نووسەکان بە 3000 دەیکەن بەڵام ئەم کۆمپانیایە دێت بە 15 دەیکات جیاوازی لەسەر ئەم عریزەیە چی حاکم زیاتر گوێ لەم عریزەیە دەگرێت یاخود ئەویتریان کامیان زیاتر بە قازانجی هاوڵاتیانە. دیارە ئێمە ئیش دروستکردن بۆ کۆمەڵێک خەڵک بۆ کۆمەڵێک بەرپرسی حیزبی بۆ کۆمەڵێک کۆمپانیای وەهمی حیزب ئیجینا هیچ جیاوازێکی نییە عریزە ئەگە کاتێکە هەر کتاب بۆی ئێمە پێمان وتون ئەم کارە گەری ئێوە بم شێوازە ئەنجامی ئەدەن ئەبێت ساڵێک تێز بێ لە هەڵەبجایەوە ساڵێک بە تێسی ئەم ئیشە بکەن هەر بە 3000 تا بزانین ئەنجامی شەکان چییە و دواتریش بۆ ماو دوای ئەوەش ئەبێ ڕەچاوی بارودۆخی هاوڵاتیان بکرێت و بۆ نرخەکانیان بکەن بە 5000 نەک 15000 ئێمە تایسە لەسەر ئەم دووخاڵە لەگەڕانە لە گفتوگووا بووین دیارە تایسە نەگەشتێتە ئەنجام و ئەوە ئێستا من لەگەڵ ئێوە قسەکەم نوێنێری ئێمە چۆتە ژوورە بۆ کۆمپانیاکەەوە و کۆنگرێ ڕۆژنامەنووسیان بەستووە بزانین دوای ئەوە چییە گوزەریێت. زۆر باش وەک ئاماژت پێکرد ئەمە پێ دەچێت لایەنێکی حیزبی لە پشتەوە بێت پێ دوایە کە لایەنە پەیدارەکانی پارێزگای هەڵەبجە پارێزگاری هەڵەبجە دادنووسی پارێزگاکە دەتوانێت هاوکار بێت ڕێگر بێت لەم کارۆکە ئەو نرخەدانەنرێت. بەڵێ ئێمە لە ماوەی ڕابردووە پارێزگار و قایمقامێتی هەڵەبجە و هەروەها فەرمانگەی دادنووسی هەڵەبجە لەسەر خەت بوون لەگەڵ ئێمە لە گفتوگەکانە بەشداریمان کردووە بەشداریان کردو لەگەڵمان بەڵام دیارە ئەمانە دەستێکی باڵیان لە پشترە بۆ پێیکەوە هیچ حسابێکیان بۆ ڕێی نە شەقامی هەڵەبجە کرد نە پارێزگا نە قایمقامێت نە دادنووس و وەکو دواتر ئەگەر لە تەسویرەکانە ئەبینین کەوا باخچەی فەرمانکەیان داگیر کردووە حەدیقەیان تێژیاوە ئۆفیسێکیان بۆ خۆیان کردوێتەوە کە ئەمە زۆر پێچوانەی هەمووی یاسایی کارپێکراوەکانی هەرێمی کوردستانە چۆنە بێت کەرتی تایبەت بەشێک لە فەرمانگەیەکی حکومی بەکاربێنێەوە بەرژەوەندی خۆی و بۆ ڕوتانەوەی هاوڵاتیان بۆیە ئێمە چاوەڕێیەکەین لە ئیداری شار ئەوان بەردەوام لەسەر خەت بن و ئێمە ژواز لەم دۆسیێنانی تا نگەینە ئەنجامێکی باش بەدڵی هاوڵاتیان بێت. کاک فەرات ئەم کۆمپانیایە لە شوێنەکانی دیکەیە دیارە هەمان پلانیان هەیە بەڵامایە لە هیچ شوێنێکا جێگیر کراوە یا تەنها لە پارێزگای هەڵەبجە جێگیر کراوە.
ئەوەی زانیاریمان هەبێت لە شارەکانی هەولێر و سلێمانیش دەست بەکار بوون بەڵام دیاراویش دیسانە هەر ناقانونیە دیسان و هەر کۆمپانیای حیزبیە بەرپرسی حیزبیان لە پشتە بۆیە ئێمە لێرە کە بەردەوام لەسەر خەتین لەسەر ئەم بابەتە ئەمانەی کێشەکە بە جۆرێک بێ ینی دەست بەکاربوونی کۆمپانیەکە ئەگەر نەیژوەسێت بە جۆرێ بێت لە مصلحەتی وڵاتە نەک لە بەرژەوەندی حیزب و کۆمپانیایەک بێ ناکرێت دوو لە پڕە بۆ کێشەیەکی ئاسایی تۆ 15,000 لە هەوڵاتی وەرگی کە ئێمە ئێستا حاليا لەگەڵ ئێوە قسەم بکرد ئافرەت دەگاتوە لای منەوە ئەیوت من ئێستا حاليا بۆ خۆم ئیشەکەم تەواو کردەوە پێشترێکی مزایماوەی سا ئیلغایان کردوێت و ئەڵەمە 15,000 زمان وەڵا 15,000 گەم پێنیایی وت زۆر باشە کاک فەرات کەواتە جیاوازیەکە دیارە شتێک کەوتوی تێدا نابینرێت بەڵام ئەگەر هاتووەم بڕیارە هەر بەم شێوازە کە چەسپا ئایا ئێوە هەڵوێستان چی دەبێ وەکو چالاکوانان وەکو با بڵێن تەنن لایەنە پەیوەندیدارەکانی پارێزگاکەش لە قایم مقامێت و لە خودی پارێزگار کە باس لەوە دەکەن ئەوانش پشتیوانی بۆ چوونەکەی ئێوەن لەوەی کە نرخ گرانکردنی نرخ یاریزە نووس بە زیانی هاوڵاتیانە بەڵێ ئێمە بەرنامەمان بۆ داهاتوو ئەگەر بەم کارە بەردەوام بێت بەرنامەی کەمان هەیە بەڵام ئێمە بە هەموو هەوڵ و هێزی خۆمان هەوڵ دەین کە ئەم کارە ڕاگرین لەم خۆناغەیە ئەگەر ڕایشی نەگرین بۆ وەکوتم بۆ ساڵێک بە تێز بیێڵینەوە و دوای ئەوە بە نرخێ بێ بگونجێ لەگەڵ داهاتی تاکی هەڵەبجەیە چونکە ئێمە زانین داهاتی خەڵکی هەڵەبجە زیاتر لەسەر موچە و ئەوەیە کە لە حکومەت وەرەگیرێت یعنی داهاتێکی زۆر قەبەی نییە بڵێن ئاساییە ئەم بابەتە بۆ ئێمە لە پلانی داهاتوومان ئەگەروە ئەمەش بزانین لێرە سەر ناگرێت هەتا هی ناحیەکانی سەر بە پارێزگای هەڵەبجەش ئەو درێ بە کۆمپانیا هاوڵاتیان هەن ئەدەین کە بچن لە ناحیەکانە ئیشوکاری خۆیان جێبەجێکەن و لەوێ شوکاری کاتب عادل ئەنجام بن و گواز لەم کۆمپانیا بێ بچن لەوێ بە سعری 3000 ئیشەکە ئەنجام بدەن زۆر باشە کاک فەرهاد دووە پرسیار گەر بۆ کورتی وەڵاممان بیتەوە ئەگەر ئەم پلانە جێبەجێ بکرێت ئەم کۆمپانیا کاری خۆی بکات چەند عریزە نووس لە پارێزگای هەڵەبجە بێکار دەبن کە ناتوانن وەکو ڕابردوو کاری خۆیان ئەنجام بدەن بەڵام ئەگەر بێت و ئەمە فراوان بکرێت و فەرمانەکانی هەمووی بخێتە سەرەوە ئەوە بە دڵنیاییەوە دەیان کەس دەیان خێزان بێکارە بن و ئەو کاتە بەرپرسایەتی ئەمان لە ئەسۆی و کۆمپانیا و حیزبەیە کە پشتیوانی ئەم کارەکەات زۆر سپاس بۆ بەڕێز کاک فەرهاد قادر چالاکی مەدەنی سپاس کە میوانی بەرنامەکەمان بوو بینەرانی عزیز دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بمێننەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام وشەفۆن ڕووناکی دەخاتە سەربواری تەکنەلۆژیای نوێ لەمڕۆ لە کاتی لە کارکەوتنی مۆبایلەکەت یان ئایپادەکەت پێویست ناکات دەست بەجێ هەوڵی گۆڕینی ئامێرەکەت بدەیت ئێستا وشەفۆن سەرجەم پارچە ڕەسەنەکانی مۆبایل و ئایپادی دابین کردووە بە نرخێکی سەرسوڕێنەر و پابندێکی بێهاوتای کوالێتی لەبیرت بێت مۆبایلەکەت بە شێوەیەکی دروست چاک بکەوە و لەگەڵ وشەفۆن نازنامەی متمانە بەدەست بهێنە سەرجەم پارچەکانی لە دەستی یەکی کۆمپانیا جیهانیەکان دەکرێت و بە شێوەیەکی سەلامەت دەگوازرێتەوە پێش ڕادەستکردنی با کڕیار سەرجەمیان پشکنینیان بۆ دەکرێت بۆ دڵنیابوونەوە لە کارکردنیان هەموو کارەکان شایانی سەرنجی تۆیە وشەفۆن ڕێگا بۆ ئاستەنگەکانت دەکاتەوە بۆیە وشەفۆن بکە بە هاوڕێی متمانە پێکراوی خۆت وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ بە باشترین کواڵەتی دەستمان پێکردو وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانچەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەمچی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر
سەلامەتی هەمیشەیی. ڕووناکی کامێرا ئاکشن زام چێکی شێف مەحموود هەرە بەختەوەرێم چەند دڵخۆشم کە شێفم شێف مەحموود شێفێکی بەناوبانگێم بە بێرنجی مەحموود بە بێرنجی مەحموود هەر لە سفرە و خوانی ماوان هەتاکو سەر سفرەی سەیران برنجی مەحموودی لەگەڵە هەر خۆزیەکەمی مەحموودیان هەرە برنجی مەحموود شان لە شانێ نادرێت لە تام و بۆن و بەرامە چون خۆم و ئێوەش دەزانن برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود. ئەزیزان خۆشەویستە هاتینەوە بۆلاتە لەم بەرنامەیەدا خۆشترین و باشترین جبس هەڵدەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێ یەکەین پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە سرکە مریشک ئیندۆمی پەنیر ئیندۆمی وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن سەدڵ کیسە خێزانی هەمویان بە دنیایەوە هەمویان وەڵامەکە زۆر ڕاستە ئازیزان خۆشەویستان بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لە جبسێکی تران نەم خواردووە ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما حەزەکان خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەندی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. خۆشەویستان لەگەڵ پەیامنێرانمان دیارە پەیامنێری هەولێر چۆمچەمە مامەڵمان لەگەڵایە کە دیارە زانیاری و چالاکی هەیە لە شارەکانی هەولێر و چۆمچەماڵ بۆمان بگوازنەوە بەڵام پێشەوە دەچینە لای ڤیتیەک و دەگەڕێنەوە لاتان.
محەممەد وەردەگرین ئیدریس سڵاوی خوا لێبێ دوایین زانیاریەکانی پارێزگای هەولێر چین. بەڵازان جارێک پەیامنێران ئامادە نەبوون دەچینە تەوەری دومی بەرنامەکەمان کە باسکردن لە ڕێگریکردن لە مێرمنداڵانی تەمەن 18 ساڵ لە کافتریا و ئالوودەبوونیان بە نێرگە لە کێشامزانی زیانەکانی چین بزانین تا چەند ئەمە دەبێتە مایەوەی کە گەنجانێک یاخود مێرمنداڵانێک دروست دەبن کە ناچالاکن و زیانی بۆ کۆمەلگا دەبێت وەروەها باز لە هۆکارەکان یاخود وەسیلەکانی ڕێگریکردن لەلایەن قایمقامەتی سلێمانیەوە دەکەین بۆ ئەم دیاردەیە. میوانداری زۆر بەڕێز مامۆستا نووسەی بەحسێن توێژەری کۆمەڵایەتیمان کردو. مامۆستا زۆر بەخێربێن. زۆر سپاسانە. سپاس بۆم دەستەتە. زۆر سپاس. مامۆستا لە ئێستادا دەبینین کە سەرڕایەوەی کە گەنجانێکی زۆر ڕوو لە کافتریاکان دەکەن ڕوو لە کێشانی نێرگەلە دەکەن لە ئێستادا دیاردەیەکی دیکە هەیە کە مێرمنداڵانی خوار تەمەن 18 ساڵ ڕوو لە کافتریاکان دەکەن. ئەمە چ زیانێکی بۆ خۆیان هەیە و چ زیانێکی بۆ کۆمەلگا هەیە؟ بێگومان کاتی ئێمە باس لە مێرد منداڵەکەین ئەبێ ڕەچای ئەو بکەین کە تەمەنێکی زۆر زۆر هەستیارە، یعنی تەمەنێکە گرنگە خێزان بەرپرس کۆمەلگا ئەم سێ واجی هەیە هەرسێکی هەوڵ بن بۆ پێگەیاندنی مێرد منداڵ بۆ چونکە مێرد منداڵە تەمەنێکی زۆر هەستیارایە. مێرد منداڵ لە تەمەنێکە کە تازە ڕەوتی ژیان ئەناسێت. اینجا لەگەڵ ناسینی ڕەوتی ژیانە کاتی ئالوودە ئەبێت بە کافتریا و بەم جۆرەشتانی کە ئێستا هەیە و بەداخەوە یعنی ئەگەر بڵێم کاریگەریکی باشی لە سەریان دروست کردووە ئەو کاتە تاکێکی زۆر نادروست ئەبێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی زانستیەوە بۆ چونکە کاتێک کە تۆ ئالوودە ئەبی بە شتێک ئامانجی نامێنە کاتی مرد منداڵێکیش ئامانجی نەما ئەو کاتە هەموو ئەو شتانی کە ئەبێتە هۆی سەرکەوتن و بەڕێکردنی ژیان هەمووی دا ئەڕمێ لەو گەنجەیە بۆ چونکە کاتی ئالوودە ئەبێ بە شتێکی واوە هەموو کاتەکانی ئەفەوتێت و ناتوانێت هیچ بەرنمەیەک و ئامانجێک لە ژیانی خۆیان دیاری بکە ئەو کاتە تاکێکی زۆر ناتەندروست دەرەچێت. زۆر باشە مامۆستا ئێستا بۆ نمونە ئەو یاسایی یا ئەو بڕیارانەی کە هەیە لێرە دەڵێ خوار 18 ساڵ بۆ شێوازەی کە بڵێن ڕەنگە لەسەر و 18 ساڵەوەی تر زیانی نەبێت ئایا چ پێوەرێک هەیە لەوەی کە زیانەکانی بۆ خوار 18 ساڵ هەیە بەڵام بۆ سەر و 18 ساڵ نیەتی؟ لە زیانەکانە ئەوە ئینکاری ناکرێت بۆ هەردووکی هەرزیانی هەیە بەڵام خوار 18 ساڵ هەستیارترە وەکو باسمان کرد لەوە ئەچێ سەر و 18 ساڵ یعنی بتوانێت تەنظیمێک بکە لە حیاتی خۆیان مثلەن سعاتێک بڕوا سعاتێ نەڕوا بەڵام مێرد منداڵ وانێ ئێمە ئەگەر لە ماڵەوە یعنی لە هەر شوێنێکە سەیری مناڵەکانمان بکەین کاتێک کە ئالوودە ئەبن بە شتێکەوە نانیش ناخۆن ئێستا مناڵێکی بچووک بێنە تەمەنی 4 ساڵانە ئایپاتێکی بەرێ کاتێک کە ئەم ئایپاتە ئەی بەدەستیەوە ئەو مناڵە ئامادەیە نان نەخوا قسە لەگەڵ کەس نەکە تەنانەت هەنێ جار چوونە تەوالێت و ئەمانش دەرکەکە بەس لەبەرەوەی خەریکی ئایپاتەکە بێ بۆ چونکە مناڵ لەو تەمەنەیە هیچ ئامانجێکی خۆی نازانێ هیچ سوود و قازانجێکی خۆی نازانێ ئەمە یەکەوە ئەکڵێن خوار 18 ساڵ بەڵام ئەمەش مانای ئەوە نییە کە ئیتر لەسەر و 18 ساڵ و زۆر ئاسایی و بە هەموو شوێنە کراوە بێت نا ئێمە زۆر جار یعنی لە تەمەنی 40 ساڵیە مرۆڤ تووشی هەڵا بێ لە تەمەنی 25 ساڵیە لە 30 ساڵی یعنی مەرج نییە کە تۆ تو سەر و 18 ساڵت لێمە بێخەمبی نانە ئەوەش هەر زۆر یعنی کاریگەری خراپی هەیە بەڵام
خوار هەژدە ساڵەکە هەستیارترە و بڵین کێشەکانی زیاتر ئەبێ بەڵام من وەکو خۆم یعنی پێم وایە لە سەر و هەژدە ساڵیشەوە زۆر گرنگە هەنێ یعنی هەنێ بڵین ڕێگا دابنرێ هەنێ سنوور دابنرێ بۆ سەر و هەژدە ساڵیش بەداخەوە یعنی ئێمە گەرتیرکەین زۆر جار کافتریەکان تا سیشەوە هەیە تا بەیانی هەیە یعنی ئەمە بڵیت و نەڵی کاریگەریکی زۆر خراپی لەسەر کۆمەڵگە ئەبێ هەر لە گرتنی کاتی گەنجەکانەوە هەر لە هەڵوەشاندنی شیرازەی خێزانەوە کە ئەوەی یەکێکە لە بنەما سەرەکیەکانی کۆمەڵگا یەکێکە لە یعنی ئێمە یەکێکە لە وحدەکانی مجتەمع خێزانی یەکێکە لە وحدە گرنگەکانی مجتەمع لەوە چێ کوردەکەی زۆر بە قوت نەبێ ئەگەر بیڵم یەکەی کۆمەڵایەتی هەر شتێکی ترە کەوت وحدەی مجتەمع واتە خێزانە کە کۆمەڵگە دروست ئەکا کاتێک کە خێزانەکان هەڵوەشن زۆر جار کوڕێکی هاوسەرگیری کردووە یعنی ئەچێت تا سەعات 3 شەو لە کافتریا ئەبێ يعني ئەمە کاریگەریکی زۆر خراپیە لەسەر هەڵوەشاندنی خێزان یعنی من قسەکەم لەسەر ئەوەیە کە لە سەر و هەژدە ساڵیشەوە کاریگەری خراپی خۆی هەیە بەڵام خوار هەژدە ساڵ زۆرترە کاریگەریەکانی زۆر باش مامۆستاوەک ئاماژت پێکرد بەردەوامبوونی ئەم دیاردێ دەبێتە دروستبوونی گەنجانێکی ناتەندروست پێ دوایە کە گەنجێکی ناتەندروست دروست بێت گەنجێکی بێ هەڵوێست دروست بێت کە زیانێکی گەورەی بۆ کۆمەلگا هەیە زیانێکی گەورەی بۆ ئەو دیاردانی کە لە کۆمەلگاکەماندا هەیە زیانێکی هەیە کە گەنجان بێ هەڵوەست دەبن لەبەر دەم ئەو دیاردانی یاخود ئەو زوڵمەی کە بۆ حکوومەتە یاخود حکومڕانێک بەرامبەر بە میلەتەکەی خۆی دەیکات بێگومان گەنجێک دروست ئەکات یعنی ئەم جۆرەشتانە گەنجێک دروست ئەکات کە نازانێت چی ئەگوزارێ لە دەوروبەری یعنی زۆر جار ئەگەر ئەو گەنجە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئاینیەوە هیچ ئینتیمایەکی نامێنێ لە ڕووی نیشتیمانیەوە یعنی لە ڕووی کللتوریەوە ئەمانە هەمووی دا ئەڕمێنێ بۆچی تۆ کاتێک کە ئالوودە بووی بە شتانەوە حەز ناکەی یعنی چۆن چاکی کەسکەی حەز ناکەی پەیوەندی کۆمەڵایەتی و لەگەڵ کەسا هەبێ حەز ناکەی هاوکاری و یارمەتی کەس بێ کە ئەمانە کۆمەڵە شتانێکن کۆمەڵگە و هەموو شتەکان لەسەر ئەم شتانە پێک هاتوون یعنی گەر ئێمە سیر بکەین لە ڕووی ئاینیەوە يعني ين كومل توجيهاتي آيني أبينين هر لسرتاوة يعني بيش آيني إسلاميش هر لتوتا مكانه وكهاتوا كآين دروز بو بوشي دروز بو تنظيم وبرجوندي كومل قاعد دروز بو يعني لا آين كان هميشه جخد كراوته ولا فر بيوندي كوملاتي لفر هاوكاري يكتري لفر يارمتي داني يكتري كاتي كجنجك قالوا ده أبي أوشتانه وبكافترياوه همو أمشتانه دا أرميتيايا يعني هیچ لەمانە نادانێت کەواتە گەنجێک دروست ئەبێ هیچ ئینتیمایەکی نییە نەبۆ نیشتیمان نەبۆ ئاین نەبۆ کللتور هەنێ جار گەنجەکە ئینتیمای نیە بۆ دایک و باوکی خۆشی کە دوو کەسی زۆر گرنگن یعنی من باوەڕم وایە ئەمانە شتانێکن بەداخەوە نەبەرپرسەکانمان نەخێزانەکانمان مەترسی ئەم شتانە نازانن ئەبوایە خێزانەکانمان لە جیاتی بەرزکردنەوەی بینا و پارە پەیاکردن ئەمانە ڕۆژانە بیریان لەوە کردایەتەوە مناڵەکانیان بە چ ئاراستەیەکا بەرن بۆ ئەوەی کە ڕوئەدا ڕوو نەدات من هەموو جارێ یعنی ئەمڕۆ ڕۆژی گیانی پەروەردەیشە پیرۆزبایی لە هەموو پەروەرشیارانەکەم بەداخەوە کە ئێمە لەم کاتەیە مەکتەب قوتابخانەمان نییە یعنی پەروەردە توانم بڵم لە ئاستێکی زۆر خراپایە زۆر بەداخەوە ئەبوایە کۆمەڵگە یعنی پرسیان بگێڕایە بۆ ئەم وەضعی کە ئێمە یعنی بەس بەداخەوە هەموو کەس خەریکی کاری خۆیەتی بەڵام چەند خەریکی کاری خۆمان بین کاتێکە بابەتە پەروەردەیەکانمان لە داڕمان نابوون ئەتوان بڵم کۆمەڵگە هەمووی لە هەموو ڕوویەکەوە لە ئابووریەوە لە کۆمەڵایەتی و هەمووی دائڕمێ ئەنجا من لێرە ئەتوانم بڵم بابەتە پەروەردەیەکان هەمیشە و هەردەم ئێڵێم ئەمە تەنها یعنی ئەمە ئیدعایەک نییە بۆ ئەوەی کە بڵێم هەر لایانی پەروەردەی گرنگە و لایەنەکانی تر هیچ گرنگێکیان نیە بەس لایەنە پەروەردەیەکان هەوێنن یعنی چۆن کاتێککە تۆ شیرێک ئەەکەی بە ماس ئەگەر هەوێنەکەی تێنەکەیت ئەو ماسە دروست نابێ بەڵام من پێم وایە لایەنە پەروەردەیەکان مەسائلە پەروەردەیەکان هەوێنن بۆ هەموو شتەکانی کۆمەڵگا کاتێک کە مەسائلە پەروەردەیەکان نەبوو هیچ شتێک دروست نابێ بۆیە من یعنی لێرەوە زۆر بەداخەوە یعنی خەمخۆری خۆم دەرئەبڕم بۆ هەموو ئەو مناڵ و مێرد منداڵانی کە ئێستا لە ماڵەوە لە جیاتیەوە لە قوتابخانە بن چونکە قوتابخانە بەڕاستی لایەنێکی گرنگی پەروەردەیە زۆر باشە مامۆستا دێنەوە لات لەسەر هەمان بابەت بینەرانی عزیز دیارە لە قایمقامیەتی سلێمانیەوە بەڕێز لەشکر حامی سەرۆکی لیژناوە بەشەکانی قایمقامیەتی سلێمانیمان لەگەڵ کاک لەشکر زۆر سپاس بۆ دەرفەتە دەمەوێت بزانم ئەم ماوەی کێوە هەڵمەتی سزادانی ئەو شوێنانەتان داوە ئەو کافتریا و نێرگەلەخانەتان داوە کە مێر منداڵ یا ئەو خەڵکانی کە خوار تەمەنیان لە خوار 18 ساڵە سەردانیان کردوون هەڵمەتەکانتان چی بوون و هیچ ئامار و داتایەکتان لایە و بە تایبەتی لەم کاتەیە کە دەرگای قوتابخانەکان داخراوە ڕێژەی سەردانیکەری مێر منداڵ یا خوێندکار زیادی کردووە بۆ نێرگەلەخانەکان بەیانیتان باش بەیانی سەرجەم بینەران باش سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ میوانە بەڕێزەکانتان دیارە ئێمە کولیژناوبەشەکانی قایمقامەتی سلێمانی
بەوردی کارمان لەسەرەوە کردووە کە لە شوێنە گشتەکانی پارێزگای سلێمانی کە لە سنووری دەسەڵاتی ئێمە لە ناحیەی بازیان و بەکرەجە و تانجەرۆ و مرکزی سلێمانی کە هەموو ڕێکار و ڕێشنانەی کە پێویستە لە کافتریا و شوێنە گشتەکانە بیگرینە بەر گرنگترین شتەوەیە کە وەکو بەرنامەکەی بەڕاستان ئاماژەتان پێکرد دیارە بەپێی یاسا ئەو کەسانی کە تەمەنیان خوار 18 ساڵە ڕێگە پێدراون نیە بچنە ناو کافتریا و بچنە ناو شوێنی خواردنەوەی مەی و دوکانی مەی فرۆشەکان و مەیان پێ بفرۆشێ دیارە ئێمە و لێژناوەشەکانی قایمقامە سلێمانی لە ڕابردووە لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە سەرجەم کافتریا و شوێنە گشتەکانمان ئاگادار کردنەوە کە پێویستە تەنانەت بە نووسرایەک بە دەرگاکەیەوە هەڵیشی واسێ کە مێرمناڵ واتە لە 18 ساڵ کەمتر نەچێتە ناو کافتریاکە یان نادیەکە یان شوێنی فرۆشتنی مەی بۆ ئێمە لەماوە ڕابردووە و لە ساڵی ڕابردووە ئەجراتی تونمان کردووە لەگەڵ ئەو شوێنانە ئەو شوێنانەی کە مناڵی خوار 18 ساڵی تیا بە لە کارتی سەردانی لیژنەکانمان کە نوێنی بەڕاوەتی ئاسایشی سلێمانی و ئیقامەی سلێمانی تایە داوای بازیان داوای هەوێ لەو کەسانەکەین کە لێرە دانیشتون گومانمان لێکردن کە تەمەنیان لە خوار 18 ساڵە ئەگەر مناڵێک یان دوو مناڵیان هەر مناڵێک لەناو کافتریاکە بوونی هەبێت کە تەمەنی لە 18 ساڵ کەمتر بێ ئێمە وەکو لیژنەی باڵا و بە فەرمانی جەنابی قایمقامی سلێمانی ڕاستخۆ شوێنەکە داخەن ئیجراتی یاسایی تون دەکەن لەگەڵ ئەو شوێنانە تاکو ئێستا هەر شوێنێک سەردانمان کە بێ مێرمناڵی تیا بێ بەدڵنیایی شوێنەکەمان داخستووە تەنها لەماوەی ئەم 20 ڕۆژەیە زیاتر لە 11 شوێنمان داخستۆ بۆ حاڵەتەی کە مناڵی خوار 18 ساڵی تیا بوو لە ساڵی ڕابردووشە زیاتر لە 30 شوێن داخراوە کە مناڵی خوار 18 ساڵ چۆتە ناو کافتریان دوکانی مەی ئەگەر ئێمە گشتگیری کەینەوە تەنها کافتریانە ئێمە دوکانی مەی و نادیەکان ژێمە ڕێگە پێدراونێ خوار 18 ساڵ بچێت دیارە زۆر جارێن پرسیارێکمان لێکرێت کە بڵاوێکەکەنەوە لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە بۆ خوار 18 ساڵ دیارە وەکو ئەو بەڕێزێک کە پێشتر ئاماژە پێکرد ئەو شوێنانە بە شێوەی گشتی کاریگەری خراپیە بۆ سەر کۆمەڵگا و بۆ سەر تەندروستی هاوڵاتیان بە شێوەی گشتی ئەگەر تەمەنیشی زیاد بێ بەڵام مرۆڤ لە سەر 18 ساڵەوە خۆی حڕە بڕێ لەسەر ژیانی خۆی یا چۆن تەعامولەکات چاک و خراپی خۆی بە تەواوەتی جیاکاتەوە بەڵام لە خوار 18 ساڵەوە پێویستە لەژێر چاودێری لایانی پەیوەندیدار و کەسوکار و باوکو دایکا بێت کە ڕێگە پێ نەیە لەو شوێنانەی کە شیای سەردانکردنی ئەو کەسانە تەمەنیان مێر منداڵە سەردانکەن بۆ ئێمە زیاتر تەرکیز دەوەکەنەوە گەرنا بە شێوەی گشتی ئەتوان بڵێم ئەو شوێنانەی کە نێرگەلی تیا کێشەیە بە دڵنیاییەوە لە ڕووی تەندروستیەوە شوێنێکی باش و گونجاو نین بەداخەوە کە ئەمە دیاردەیەکە گوێزراوەتەوە بۆ وڵاتەکەی ئێمە لە وڵاتانی دەوروبەرەوە ئێستا عەدەدی زۆر بوو ئەوانەی کە سەردانیەکان زۆرن بەڵام لە ڕووی تەندروستیەوە نێرگەلە کۆمەڵی کاریگەری سلبیە بۆ سەر تەندروستی هاوڵاتی هەم لە ڕووی سی لە ڕووی هەناسەدان لە ڕووی گواستنەوەی ڤایرۆسەوە بەداخەوە ئێمە لە ماوەی ڕابردووە وەکو قایمقامێت چاودێری ئەومان کردووە کە ئەو ئەوانەی کە بەکاردێنرێ بۆ نێرگەلەکان چەندین ڕۆژ ئەمێنێتەوە کە چەندی کەس بەکارێنێ لە کاتی هەڵمژین و دانەوەی هەناسە بۆ نێرگەلەکە هەر ڤایرۆس و بەکتریاک لە مرۆڤەکە هەبێت ئەگوێزێتەوە بۆ کەسانەی ترکە ئێمەش ئیجراتیتونمان لەسەر کردو یانەوە سۆندەی کە بەکاردێنرێ یانەوە ئەو دووکەڵە زۆرەی کە لە ناو کافتریاکە ئەمێنێتەوە کارگەری خراپی لەسەر تەندروستی و کەسانی کە سەردانیەکەن بۆیە بەدڵنیاییەوە کێشانی نێرگەلە یان موادە کحولیەکان لە ڕووی تەندروستی و کاریگەری بۆ سەر هەمومان هەیە لە هەر ئاسوگولار تەمەنەکانە بەڵام لەسەر ماڵتە کاریگەری زیاترەیە زۆر باشە کاک لەشکر پێت وایە داخستنی قوتابخانەکان لە ئێستادا کاریگەری ئەوەی هەبووە کە ئێوە سەردانی زۆر لە کافتریاکانتان کردووە مێرمنداڵێکی زۆر لە کافتریاکاندا هەبوو ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە زۆرێک لە قوتابخانەکان داخراون و گەنجان یاخود مێرمنداڵان کەمتر بێکارن و ڕوو لەو کافتریانە دەکەن بەدڵنیاییەوە کاریگەری ڕاستەوخۆی هەیە کە بەداخەوە بۆی بارودۆخی تەندروستی و بارودۆخی موچۆوە تەگای قوتابخانەکان تاکو ئێستا نەکراوەتەوە لە هەرێمی کوردستان کە وەش هۆکارە بۆی کە مناڵ زیاتر سەردانی و شوێنانەکە بەدڵنیاییەوە ئیجراتەکان زیاتری کردووە کە ئەمەش ئەگەڕێتە بۆی کە وەکو بەڕێز ئاماژە پێکرد تاکو ئێستا لایانی پەروەردە دەست بەکار نەبووە لە هەرێمی کوردستان بەوەی نەخۆشی کۆرۆناوە کاک لەشکر ئێستەیەوە دیارە زانیاری چڕوپڕ و ئاگاداریەکەتان لە هەموو کەس باشتر هەیە ئایا لە کافتریاکاندا چەندها زیانەکە ئەوەیە کە ئەم مێرمنداڵە فێری نێرگەلای بێت و ئەچێتە دەرەوە یا فەراغ لە بابەتە پەروەردەیەکان یاخود زۆر جار لە ناو کافتریاکانە ڕەنگە سەر کێشێ پەل کێشێ بۆ مەی خواردنەوە بۆ تریاک بۆ هەندێک بابەتی دیکە کە هەندێک زانیاریەکان ئەمە پشت ڕاست دەکەنەوە بەدڵنیاییەوە بەداخەوە بەشێک لە کافتریاکان ناتوانین بڵێن هەموو کافتریاکان کە هۆکارن بۆی کە تاوان و سەرپێچی زیاکەن لە شوێنە گشتەکانی هەرێمی کوردستان بە شێوەی گشتی نەک لە پارێزگای سلێمانی کە ئەو مێرمناڵانە کاسنە بێ بەدڵنیاییەوە تووشی غەڵە دەبن بەداخەوە هەندێک جار تووشی کاری قومارکردنی ژەمن ئێمە جاری هەوە کەیسمانەوە کە لە کافتریاکان
هەوڵدراوە لە ڕێگەی پارێکی کەمیشەوە بەکاری قومارکردن بدرێ و جاتی تونمان کردو لەگەڵ شوێنانە و وەکو بەڕێزی ئاماژە پێکرد کە هۆکارە بۆی کە هاوڕێی خراپ کاریگەریە بێ لەسەرەوە تەمەنانە بە تایبەتی لە تەمەنی خوارەشتەوە بەدڵنیایەوە ئەگەر تەمەنی زیاتریش بێ کاریگەری هەیە کە هاوڕێی خراپیان لەگەڵا بێ هۆکارە بۆی کە فێری نێرگەلە کێشان و جگەرە کێشان و هەموو حاڵتانە بن کە لە ڕووی تەندروستی و کارگەری خراپێ بۆ سەر تەندروستیان یان وە بەداخەوە زۆر جار کێشەی شەڕ و ئاژاوە لە کافتریاکانەوە گوێزێتەوە یان چەندین کەس بۆی بەرکەوتنیان لە ناو کافتریاکان تووشی شەڕی گەورە بن کەەوەش کاریگەری هەبوو ئێمە ڕۆژانە و حاڵەتانە بەدێکەین لە کافتریاکانی هەرێمی کوردستان. کاک لەشکر بە داخستنی ئەو کافتریانە سزاکان چین تەنها داخستنیان خود سزای مادیشیان بەسەردا دەسەپێنن و ئەگەر کافتریایەک دوای ئەوەی کە سزاشتان دووبارە ئەو جۆرەکارانی ئەنجامدایەوە سزاکەی قورستر دەبێت؟ دیارە ئێمە شێوازی کارکردمان بۆ شوێنانە هەمووی ئاگادار کراونەوە هەنێک کەسمانەیە کە ڕاستەخۆ یەکسەر بەڕای داخستنی لەسەر درێ ئەگەر سەرپێچی احتیاطی ئێمە غرامەیانەکەن جاری یەکەم بەڵام ئەو سەرپێچانەی کە پێشتر ڕامانگەیانوە لە هەر کافتریاکەیان نادیەکە مناڵی خوارەش لە ساڵی لێبێ ئەوە ڕاستخۆ شوێنێکی داخین و بەڵەنامەیەکی یاسایی پێپڕەکەینەوە کە جارێتەوە حاڵەتە دووبارە نکاتەوە ئەگەر دو حاڵەتی دووبارە کردەوە بە دڵنیایی و مەسکاڵای یاسایی لەسەر تۆمارەکەین و خاوەنەکەین بە دادگا لە ڕابردووە کەسی لەو جۆرەمانە بۆ بە دڵنیاییەوە و تونترین ئیجراعاتەکەین چونکە ئەمە کاریگەری ڕاستخۆی هەیە لەسەر کۆمەڵگا و هەموو شوێنەکانمان ئاگادار کردوێتەوە لە هەر کارتریایەکی هەر کەسێک گەر خاوەنێک بێت ئێمە سێری ئەوە ناکەین کەم کارتریایەک پێ ئێمە تەنها سێری راپۆرتی لیژنەکەکەن کە ئاماژەی پێکردەوە مناڵی خوارش لە ساڵی تیا ئێمە ڕاستخۆی ئیجراعاتی لەگەڵاکەین. کاک لەشکر ئەوەندەی کە ئێوە زانیاریتان هەبێت چەند کافتریا و نێرگەلەخانە یاخود دوکانی مەی فرۆشیمان هەیە لە ناو شوێنێکەوە دەسەڵاتان هەیە و ئایا مۆڵەتدان بە کافتریا و نێرگەلەخانەکان و مەی فرۆشەکان ڕێکارێک چیتایە لەوەی کە ڕەنگە ئەم کەسانە پابند بکات بە هەندێک ڕێکار وەکەوەی کە ئێستا نابێ منداڵی خوار هەژدە ساڵ بچێتەوە شوێنان ئایا ینی هیچ خاڵێکی تێدایە لەوەی کە کۆتوبەندێک دابنێ بۆی کە زیانیان نەبێ بۆ پەروەردەی خەڵک بۆ پەروەردەی منداڵەکانمان؟ بەداخەوە لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 200 کافتریایە کە بە قەزا و ناحیەکانی سنووری پارێزگای سلێمانیەوە کە ناحیەی بازیان و بەکرەجۆ و تانجەرۆ مەجموعە گاتە 300 کافتریا کە ئەمە بەشێکی زۆریان کاری نێرگەلەکێشانی تیاکرێت کە کاریگەریە لەسەر تەندروستی وڵاتیان بەسپاسەوە بە بڕاتی گشتی گەشت و گوزاری سلێمانی لە ئێستاە مۆڵەتی کردنەوەی کافتریا و باڕ و نادی ڕاگرتووە لە سنووری پارێزگای سلێمانی بۆی کە ژمارەی بەرەو زیادبوون نەڕوا لە ئێستا تەنها لە کاتی هەڵەشانەوەی مۆڵەتێکی ڕابردوو و مۆڵەتی تازادرێ بە شوێنەکان بۆی کە ژمارەی کافتریا و شوێنی فرۆشتنی مەی زیاتر نەکات لەوە زیاتر بە دڵنیاییەوە ژمارەی زۆرە بەڵام کۆمەڵی مەرج و ڕێنمایی بۆ دانراوە بە تایبەتی لە کاژمێر 12 شەو کافتریاکان پێساویان دابخرێ و دوکانی فرۆشتنی مەی بەی شوێ ڕێگە پێدراوێت لە کاژمێر 11 بەدەواوە کار بکە هەر دوکانێکی فرۆشتنی مەی لە دوای کاژمێر 11 مەی بە هاوڵاتیان فرۆشێ ڕاستخۆ شوێنەکەی داخرێت. زۆر باشە کاک لەشکر دەوترێت زۆرێک لەو کافتریانە کوڕانی بەرپرسی لە پشتەوەی ئایا ئەو بابەتانە بۆتە ڕێگر لە کارەکانی ئێوە و توانیتانە دەسەڵاتیەوەتان هەبووە کە مەسەن کافتریایەک بێ واستە بکە لای ئێوە کە دانەخرێت هیچ حاڵەتێکی لەو شێوەیە هەبووە؟ بەسپاسەوە بۆ جەنابی قایمقامی سلێمانی و لانێ پێوەنددارەکانی پارێزگای سلێمانی بە دڵنیاییەوە و بەڕێز ئاماژە کرد ئەو حاڵەتەیە بەڵام تاکو ئێستا هیچ کاریگەرێکی لەسەر لیژناوە بەشەکان نەبووە ئێمە لە ماوەی ڕابردووە بڕیارمانە کە ئەو شوێنانەی کە لای مۆزیکن لە سنووری پارێزگای سلێمانی لە سەری ساڵە ئیجراعاتی یاساییان لەگەڵاکرێت چەندین شوێنە بۆ کە بەرپرسی گەورەش تەداخلی کردو بەڵام ئێمە ئیجراعاتی یاسایی خۆمان کردو و شوێنەکانمان داخستەوە بڕی 10 ملیۆن غرامەکەمان بۆ کردوون بۆیە بە دڵنیاییەوە ئەوەی کەمەکەین بۆ بەرژەوەندی گشتیە و لیژنەی باڵای قایمقامەتی ژنوێنەی سەرجەم فەرمانەکانی پەیوەندداری پارێزگای سلێمانی تایە کە لەنەوە کەس پێگاتووە ئەو بڕیارانەی کە پێی دەرەچێت لە قایمقامەتی سلێمانی لە ڕووی یاسایی و لە ڕووی یاساییەوە چۆنەڵی بڕیارێکی یەکلایکەرەوەیە و داواکاری گشتی و لایەنە پێوەنددارەکانی پارێزگای سلێمانی هاوکارمان چونکە ئەمە بەرژەوەندی گشتی تایە بە دڵنیاییەوە تاکو ئێستا ئەو بڕیارانەی کە ئەومانە تووشی هیچ کێشەیەکی وانە بووین ڕاستە تەداخلات هەبووە بەڵام ئێمە چی ڕاست بە ئەومان کردو. زۆر باشە کاک لەشکر زۆر سپاس دەکەین سپاس بەوەی کە لە ناو قایمقامیەتی سلێمانیەوە لەگەڵمان نابوویت. مامۆستا دێمەوە لای جەنابەت گوێمە لە قسەکانی کاک لەشکر بوو ئەڵێ بەداخەوە نزیک بە 300 کافتریا و نێرگەلەخانەمان هەیە و سپاس بۆ خوا ئێستا مۆڵەت نادرێت ینی ڕەنگە یەکێک بێ لەوانەیە کە ئێستا زۆر بە وردی دۆسیەکانی تەنانەت ناو نێرگەلەخانەکانیشی لەلا بێ
یعنی ئێمە هەمومان دەزانین مەی خواردنەوە زیانی هەیە نێرگە لە کێشان زیانی هەیە بەڵام بۆچی دەبێت لە ئەساسا قسە لەسەر ئەمە بکەین ینی بۆچی دەبێت ئەمە هەبێ و بۆ ڕێژە زۆرەش هەبێ 300 کافتریا و نێرگە لە خانە ینی بەجددی زۆر بەلامەوە قرد زۆرە من تاسێک ینی گەم لە عادەتی کافتریاکان نەبووە بەس بەجددی ڕێژێکی زۆرە ینی هەتا ئێسش کە ئەوە ئیجازە درراوە بەڕێی منە زۆرە بۆ هەر پێشتر ینی ئەو ڕێگەرێکی ئێستا وەستاوە بە زووتر بۆستایە اینجا دوایی لە سری ینی بازیان و ئەم شوێنانە شوێنێکی بچووکن لەو سنوورەش هەر ژمارە هەر زۆرە بەجددی ینی ژمارەکە زۆرە بەڕای من ئەگەر لە پێشەوە ینی تر بڵێن یاساژ بەشێکی پەروەردەی ئەتوان بڵێم یاسا زۆر جاریانی کە کاتێ مەسائلە پەروەردەکان کەسەکان خۆیان لایەنە پەروەردەکان وەرنەگر یاسا ئەتوانێت تەداخل بکات و تەنظیم بکە بەڵام یاساژ بەشێکی گرنگی پەروەردەیەکە ئەوە بەداخەوە من وەستم ینی سیرکە ئێستا ئەو کاک لەشکر دەڵێ بەداخەوە هەیە وانی ئەڵێ خۆشبەختانە ئێستا مۆڵەت نادەن واتە هەمومان دەزانین کە ئەمە زیانی هەیە کاتە کاتێک کە شتێک کە زیانی هەیە بۆچی دەبێت لە ئەساسا بهێڵین بوونی هەبێت لە ناوی کێ حەزەکە کوڕەکەی بە نێرگە لە کێش و بە تلیاکی و بە مەشروب خواردنەوە سەرقاڵ ببێ بۆچی دەبێت لە ئەساسا ئەمانە هەر بوونیان هەبێت لە کۆمەلگا ئایا ئەمە بازرگانیە بزنسە ئایا ئەمە بەلا ڕێدابردننی کۆمەلگایە لە بنەڕەتە ئەمە زۆر شتە بەڵام ئەوەی کە جێگای داخە ئەوەیە کە ئێمە تاکەکانمان لە ڕووی پەروەردەییەوە ینی خەمی پەروەردەمانیە کە لە ئەوڵەوە باسم کرد ئەبوایە بۆ نمونە زۆر جار کە کێشەیەک دروستە بێ لە کۆڵانێکا لە گەڕێکێکاوەنیە یعنی ماڵەکان کۆبنەوە بووی ئەو کێشەیە لابن بەس ئایا تا ئێستا چەند خێزان کۆبووەتەوە و ئیمزای کۆ کردوێتەوە و بچێتە قایم قامێت کە بڵێ بە ئەم کافتریانە نەبن یا با کەم بن یعنی ئێمە لێرە کێشەمان لە چیە تەنها بەرپرس یعنی تەنها بەرپرس و حکوومەت گرنگ نییە لە مەسائلی پەروەردەیە خێزانەکان زۆر گرنگن ئایا چه خێزانە بیری لەوە کردوێتەوە ئایا ئەم کافتریانە بوونیان هەیە چۆن یعنی چۆن ڕێگری بکەین لەمانە یعنی تەنها شت ئەوە نیە ئێمە داخی بۆ بخۆین و لە ماڵەوە بڵین ئەوە نابێ وابێ هەوڵمانیاوە ڕێگری لەمانە بکەین چەند جار ئێمە هەوڵمانیاوە بچینە بەردەم قایم قامێت چەند جار هەوڵمانیاوە بڵین ئەم شتانە با نەبێت خێزانش بەرپرسایەتی و ئەکەوێتە سەرشانکە هەستێ بەم کارە بێگومان یعنی خێزانەکان بەداخەوە یعنی من زۆر بەداخەوە هەمیشە ئێڵێمەوە ئەوەی کە لە دەوروبەری خۆمانە ئەو گوزەرێ یعنی من خۆم تقریبا 10 ساڵ ئەبێ لە متەوەستەیەکی کوڕانە ئیش ئەەکەم وەکو توێژەری کۆمەڵایەتی یعنی بەداخەوە زۆر جار کاتێ دایک و باوەکان بانگ ئەەکەی ئاگیان لە مەسائلی پەروەردەی مناڵەکانیان نییە زۆر بەداخەوە لە دوای 2023ەوە قۆناغێک هاو بەسەر کۆمەڵگەی ئێمە ئەم قۆناغەش بریتە لە تەکوینکردنی خێزان لە ڕووی مادیەوە یعنی بۆ نمونە ئێمە خێزانەکانمان ئاانێ خانوویکی جوانمان هەبێت و ماڵێکی باشمان هەبێت و ئەمانە ڕاستە ئەمانش گرنگن بۆ ژیان بەڵام من پێم وایە یعنی خێزانەکان لایەنە پەروەردەکانیان فەرامۆش کردووە لایەنی پەروەردەی کەم خێزان هەیە گرنگی با بە لایەنی پەروەردەی مناڵ کە ئەمەیەکێکە لە کێشەکان لێرە نامێ هەموو قورسایەکەم خەمە سەر خێزان بەڵکو لایەنی بەرپرسیش زۆر ینی بەرپرسیارە لەکردنەوەی ئەم کافتریانە لایەنی بەرپرس ئەمەندە کافیە کە لیژنەیەکمان هەیە کە سپاسیان دەکەین بەدەم دەستیان خۆش بێت میشەوەم پێ باش بەڵام ئایا تەنها لیژنەیە کافیە یا زۆر جار ینی لە ئەساس ئەگەر مۆڵەتەکە نەدرێت لیژنەکەش ڕەنگە کاری ئاسانتر بێ وانە بێگومان کەمترە یعنی تۆ لە جیاتی 300 دانا ئەگەر تۆ مەسەرەن چاودێری 150 بکەی باشتر کۆنتترۆڵەکرێ من پێم وایە یعنی دەستخۆشی لە کاک لەشکرەکەم پێم وایە ئیشی باشیان کردو بەڵام لەگەڵ ئەوەشە یعنی ئایا ئەو ئەندامانی کە تەرخان کراون بۆ چاودێریکردنی ئەو لیژنانە ئایا فریا ئەکەون ئایا زۆر جار لە کافتریاکان لە کافتریاکە شتێک ناگوزێت کە ئەمان بڵێ یعنی شتێکی تر ناگوزارێت کە ئەمان ئاگیان لینیا هەر لەوچێ کاتیان نەبێ بچن بەدەمی خۆمان هەمووان بڵێ ئێمە خۆمان هەمومان یعنی فەرمانبەر بووین و ئیشمان کردووە و لە قوتابخانەیە بووین زۆر جار یعنی بڵێن نەمانتوانیەوە بەتەواتی حەقی تەواوی ئەو شوێنە بین بۆ لەبەر کەمی کات و کەمی ئەو بڵێن داوامی کە بۆماندانرا یعنی من دڵنیام لەوەی ئەوان لێرە ناڵێم کە ئەوان ئیش ناکەن نا ئەوان ئیش ئەەکەن بەڵام دڵنیام کە فریا و سێسە کافتریا ناکەون ئەمە لایانی بەرپرسە یعنی لایانی بەرپرس بێش خۆی کاریوە بەڵام ئەوەی کە کێشەی ئێمە خێزانەکان چۆن لە خەمی پەروەردەی مێرد منداڵەکانمان نابین لە خەمی پەروەردەی مناڵەکانمان من لێرەوە سوپاسی ئێواکەم لە تیڤی پەیامەوە من یعنی بە هەموو خێزانەکان ئەڵێم گرنگە پەروەردە پێش هەموو شتێ بێ تکا ئەەکەم پەروەردە بخەنە پێش هەموو شتەکانەوە ئەم پەروەردەیە ماوەسا ناوێکە ئاسانە دەوترێ خۆش دەڵێم نیش لە خەمیان بەڵام ئەگەر وردی بکەینەوە ئێمە دایک و باوشێک لە ماڵەوەی ئەمڕۆ خۆتە زانی دەڵێگەر منداڵ مەیلی هەبێ شتێک بکە ئەوەی کە پێگەشتووە هەر دەیکا بەتیابێت تۆ لە 24 کاتژمێر مۆبایلەکەی بەدەستیەوەیەتی یاخۆت خۆ ڕۆژ کوڕەکەت نابەسیتەوە چۆن چاودێری ئەوە بکەین بەتیابێت با لە ڕووی پەروەردەکەەوە تەرگیز بکەینە سەر دوورکەوتنەوە لە کافتریا و نێرگە لە خانەکان دایک و باوک چۆن ئاگاداری منداڵەکانیان بن دوورکەونەوە لە کافتریا و نێرگە لە خانەکان
ئێمە گەر باسی ئەو بکەین ئەوە یعنی باسی زۆر هەڵئەگرێ بەڵام بە کورتی و بە یعنی بە پوختی ئێمە ئەچینەوە سەر پەروەردەی خێزانەکان کاتێ دایک و باوکێک ئەیانەوێ مناڵەکەیان لە شتێک دوورکەوێتەوە ئیتر ئەمە کافتریا هەر شتێکی ترە پێش ئەوە کۆمەڵە بنەمای سەرەکی هەیە لە خێزانە ئەبێ ئەو بنەمایانە دروست بوو بێ لە بناغەوە کاری بۆ کردبێ اینجا مناڵەکە ئەتوانێت بەگوێ دایک و باوکە بکە بۆ نمونەیەکێ لەو شتانە هاوڕێتی دایک و باوک لەگەڵ مناڵەکە ئەمە شتێکی زۆر زۆر گرنگە ئایا ئەو خۆشەویستی و دروست کردو کە مناڵەکە و بەگوێ بکە ئەم خۆشەویستی بەچی دروست ئەبێت یەکێکی تر لە خاڵە گرنگەکان ئەوەیە ئێمە کاتی ئەمانەوەی پەروەردەی مناڵەکان بکە ئێمە خۆمان پەروەردەکەین اینجا ئەم پەروەردەکردنە چۆنە باوکێک ئەڵێ من مناڵەکەم بۆ ئەچێ بۆ کافتریا خۆم لە ژیانما کافتریام نەدیوە و پیاوی ئەو شتانە نیم ڕاستە تۆ ئەو مەسەلەن پیاوی ئەو شتانە نەبووە بەڵام ئایا خۆی چاک کردووە لە کۆمەڵێ نکولی ترەوە بەرامبەر بە مناڵەکەی تا مناڵەکەی بەگوێ بکە بۆ نمونە یعنی وەکو نمونەیەکی بەسیط بیهێنمەوە باوکێک یاخود دایکێک ئامادە نییە خۆی چاک بکە بۆ نمونە مناڵەکەی ماڵەکە پیسەکە پێی ناخۆشەڵێ بێ ماڵی من دای مرەتەبێ و نابێ مناڵتێکی بەوە هەر لە مناڵی ئەم مناڵە والی ئەکا و مناڵە خۆشەویستی بۆ دایک و باوکی نەبێ یعنی پەروەردە زۆر شت ئەگرێتەوە پەروەردە تەنها ئەوە نییە ئێمە بڵین دوو قسەی زل یعنی من بەداخەوە زۆر جار هەنێ خێزان هەیە مناڵەکەی ئێنێرە بۆ دەورەیە ئەڵێ بۆی چاک پەروەردە بێ یاخود مناڵەکەی ئەچێتە قوتابخانێکی ئەهلیەوەڵێ بۆی باش پەروەردە بێ بەڵام پەروەردە وانە پەروەردە لە عەرەبیە تەنشیە تەنشی ئیجتیماعی تەنشی ئیجتیماعی چیە گراژوەڵی ستێپ بای ستێپ یعنی ئەم شتە وردە وردە ئەبێ مناڵە وەریگرێ لەبەر ئەوە من لێرەوە ئێڵم زۆر گرنگە لە خەمی پەروەردەی مناڵەکانمان بین ئەوەی کە گرنگە لێرا سێ خاڵ زۆر گرنگە یەکەم کاتی ئەمانەی مناڵەکانمان باش بین ئەبێ یەکەم جار خۆمان باشکەین باشکردنی خۆشمان چییە خۆ ئێمە ئەو تەسەڕوفەی مناڵەکانمان ناکەینەوە بەڵام لەوە چێ لە کۆمەڵی شتی ترا ئێمە درێغی بکەین لە پەروەردەی مناڵەکانمان خاڵی دووهەم پەروەردە بە دوولایانی ئەبێ یعنی تەنها دایک ناتوانێت پەروەردە بکە و تەنها باوکیش ناتوانێت پەروەردە بکە ئەمە خاڵێکی گرنگە خاڵی سێهەمیش ئێمە گرنگە واز لە زۆر شتی خۆمان بین بۆ پەروەردەی مناڵەکانمان یعنی زۆر جار ئێمە بۆ نمونە وابەستەین بە شوێنێکەوە کە کاتێکی زۆرمان ئەبالەوە چێ لە پەروەردەی مناڵەکانمان بکە گرنگە یعنی حەز و ئارزوی خۆمان وەلانین بۆ مناڵەکانمان کاتی ئێمە حەز و ئارزوی خۆمان وەلانا بۆ پەروەردەی مناڵەکانمان دڵنیا بە مناڵەکانیشمان واز لە کۆمەڵشتی خراپ ئەهێن لەبەر خاتری ئێمە بۆیە یعنی پەروەردە یعنی مەسائلێکی زۆر گرنگە بەداخەوە دووبارە ئێڵێمەوە پەروەردە لای ئێمە بەرەو لاواز بوون ئەڕۆ من لێرەوە لەوە ئەچێ یعنی بەرپرس نەبم لە دەستگایەکی باڵای حکوومەتانە بم بەڵام لێرەوە تەنها ئەوەم لەسەرە یعنی بە خێزانەکان بڵم بە دایک و باوکەکان بڵم پەروەردە لەگەڵ خوارد نابێن بە مناڵەکانتان لەگەڵ نان خواردنی ڕۆژانەیە چونکە ئەم پەروەردەیە لە مناڵی و مناڵ وەریەگرێت زۆر باشە ماوەسان لەوانەیە دیاردەیەکی دیکە هەیە لە کافتریەکاندا ڕوودەدات لەوانەیە زۆرێک لە دایک و باوکان بێئاگا بن ئەویش ئەوەیە کە کافتریەکان بۆ پەلکێشکردنی مشتەرەکانیان ئافرەتی سەرڕاکێش دادەنێن من شەو راپۆرتێکم خوێنەوە کە زۆرێک لە کافتریەکان دوو لە ڕووبینەران مامەڵەی لە فرۆشی دەکرێت کە لە کافتریەکاندا ئەنجام دەدرێت ئەمە تا چەند دەبێتە هۆی داڕمانی ئەخلاقی تاک گەنج مێرمنداڵ کە لە ئێستادا لەوانەیە پرسیش بە دایک و باوکی بکە گەنجەکەڵێ چمە کافتریا لەگەڵ هاوڕەکانمان بەڵام بیاگەلەوەی کە ئەم دیاردەیەشی تێدایە لە بەشێک لە کافتریەکاندا زۆر شتی تیا ئەبێت کافتریا ینی من ئەوەی کە خۆم تابعام کردووە یعنی تەلەبەمان هەبووە کە چۆ بۆ کافتریا ڕۆژانە بڵین ئاو هاتو بۆ دام لە لای دایک و باوکت چم بۆ دام کاتێکم متابعمان کرد سێرکی ناتۆ دەدام چۆتە کافتریا نەک ئەمەی کایە ئەوم یعنی ئەوم بیستۆ خۆم یعنی متابعی ئەوەشم کردووە بەداخەوە یعنی ئەو شتێکی زۆر یعنی ئەتوانم بڵێم یەکێکە لەو شتانی کە بە تەواوەتی کۆمەلگادا ئەڕمێنێ ئەمە خاڵێک اینجا دوای ئەوە گەنجەکەش بە تەواوەتی یعنی ئەبات کاتێک کە گەنجێک بۆ ئەو شتانە بۆ شتە سەرنج ڕاکێشانە ڕاکێشرا ئەو کاتە و گەنجە ئیتر تەواو یعنی لە هەموو شتێکی دەست بچۆ ئیتر ئەتوانێ بخوێنێ نەئەتوانێ یعنی ژیانێکی تەندروست بەڕێ ناکە خاڵێکی تریش هەر لە کافتریاکانە جگەلەوەی کە تۆ باس کرد شەڕانگێزی یعنی بەڕاستی شەڕانگێزێکی زۆر ئەکرێ بۆ چونکە کاتێک کە گەنج ئەچێتەوە هەرێکی و خەریکی ئیشی خۆیەتی ئەگەر یەکێک لە ئیشەکەی تۆزێک ئەها مەسەلەن مخالەفەی بکات لە ئیشەکەی ئەمە یا شتێک بکات لە ئیشەکەی ئەمە ئەو کاتە ئەو گەنجە هەدەفی ئەوەی ئامانجی و گەنجە ئەوەی زۆرترین کات لەو ئیشەیە سەرف بکات کە یەکێک کاتێکی لێبەرێ یعنی لەو کاتە تەحملی عەسەبیە لەبەر ئەوەی کە ئامانجێکی گرنگی هەیە بۆی ئەو کاتێکی یعنی باشتر فەرفکە تووشی شەڕانگێزی ئەبێ ئەمە شتێکێکە لەو خاڵانی کە لە کافتریاکان هەیە بەداخەوە ئەمەیان من ئەمەیان یعنی ڕاستە خێزانەکان ڕۆڵی گرنگیان هەیە لە پەروەردەیە بەڵام بەداخەوە ئەمەی کە تۆ باسی کرد خەریکە یعنی زۆر بڵاو بۆ تۆ لە کۆمەلگا زۆر بەداخەوە یعنی کە بڵین کە ئەو کەسانەش ئیشەکەن لەو بوارەیە زۆر یعنی بڵین کەس من برادرم هەیە لەو بوارەیە ئیشەکەن کاتێک کە پرسیاریان لێکرێ نازانن یعنی ئەو لایەنە کیە کە ئەمە هین ئەکات بڵین ئەم ئەو لایەنە کیە کە ئەمە پەرە پێ ئەیە یعنی بەداخەوە ئەو حاڵەتە هەیە
و ئێستا خەریکە ئەژبێ بە زۆر باشە دیاردەیەک مامۆستا لە ڕابردوودا ئەگەر بگەڕێنەوە فترێک لە ماڵەوە ئەگەر ئەمەوان هەبووە شوێنی سوتووی جگەرەکە لە ماڵەوە هەرکەس هەی بواە عیبە بوو وانە بەڵام هەندێک خێزانیشمان هەبوو کە باوکەکە لە لای منداڵەکانی جگەرەیان دەکێشە ئەوەشەر پەنجەی بۆ ڕادێکێشرا دەیانوت عیبە باسپێنەوە منداڵە تووشی فێری جگەرە کێشان دەبێت بەڵام ئەمڕۆ سیرێکی دایک و باو گەچێتە دەرەوە لە تەنیشتی جاتەکان دەیان بینین بۆ گەشتیاری لە تەنیشتی مناڵەکانی مەی دەخواتەوە لە تەنیشتی منداڵەکانی خەریکی نێرگەلە کێشانن لە ماڵەوە نێرگەلەیان هەیە بۆیە دەبینیان دەمێر منداڵیش ئێستا فێر بوون دەچنە سەر ڕێگاکان سێ چوار مێر منداڵ پێکەوە بەو سەرمایە لە ناو بەفرەکەیە بە گەرماکەیە خەریکی نێرگەلە کێشان بەشێکی کە پێی دەڵێ پۆزە هەر بۆ خۆشی هیچ ینی دەبینی لەگەڵ ئەمەشا خەڵکانێکی تایە کە خەریکی نێرگەلە کێشانن ئەگەر بە بڕوانامەکەیان بێت لە مستەقفترین جیلی و چینەکانی ناو کۆمەلگان ینی ئەمانە ینی چۆن ئەمە ڕاست دەکەیتەوە کەسێک کە بە بڕوانامی ڕەنگە دکتۆراوە ماستەرەوە وەزانکۆی تاوا کردووە مامۆستایە لەگەڵ ڕێزم بۆ ڕەنگە دکتۆر بێ بەڵام سەرقاڵی نێرگە لە کێشانە ینی ئەمە چۆن ڕاست پێینەوە لە کۆمەلگایە با تەنها چەکشەکە بەسەر دایک و باوکان نشکێنین لەوەی کە بۆ منداڵەکەی دێڵە بچێتە کافتریاکان بەڵێ ئەوەی کە پێشتر باسکرد و دایک و باوکە خۆی ئەیکە یعنی ئەمە من یەکەم جار ئەوم باس کردوتم ئەگەر دایک و باوکە خۆی شتێ بکە قەت ناتوانێت بە مناڵەکانی بڵێنێکە ئەمە خاڵێکی گرنگە خاڵی دوو هەمیش بێگومان یعنی من بینیومە لە ناو گەنجە ئەو بوو بە حاڵەتێکی پۆست بەڵام ئەمەش من پێم وایە ئەگەر ئەو گەنجە لەوە ئەچێ یعنی خۆی مەشغوڵ نەکا بۆ بزانە زەرورزیانی ئەمە چییە چۆنە وەکو شتێکی کللتوری یعنی وەکو شتێکی مۆدێلات چۆن ئێمە کۆمەلگەیەکمان هەیە شتەکان وەرئەگرین بەبێ ئەوەی دیراسی بکەین ئەمە و کوشتێکی ئاوەری گرتو خاڵێکی تریش یعنی زۆر کەسەی خوێنەوارێکی بەرزی هەیە بەداخەوە لە ئاستێکی بەرزایە بەڵام سیر ئەەکەی ئەو شتەی زۆر بەلاوە ئاساییە من پێم وایە تەنها یعنی خوێنەواری و بڕوانامێکی باش کاریگەری نیە لەسەرەوە بەڵکو بیرکردنەوەی ئەو کەسە خۆی دەور ئەبینێ اینجا کۆمەڵە لایەنیش هەیە کە کاریگەری هەیە لەسەر تاکەکان یەکێک لەو لایەنانە لایەنی کللتوریە یەکێک تریشیان لایەنی ڕۆشنبیرێک ترشیان لایەنی ئاینیە کە لایەنی ڕۆشنبیری لە زۆر کەسانیە ڕاستەوە کەسە لەوچێ بڕوانامەیەکی هەبێ بەڵام تا چەند لایەنی ڕۆشنبیری گرنگە تا چەند یعنی بۆ نمونە لە بوارێک کاتۆ ماستەر و دکتۆرا هەیە بەس ئایا لە بوارەکانی تراشت وەرئەگری ئەوە جۆرێکە لە ئەنانێتی مرۆڤەکان بۆ نمونە کەسێک هەیە لەوە ئەچێ دکتۆرێک بێت یعنی دکتۆرێک بێت لە مەجای طبیە بەڵام ئایا قەت بیری لەوە کردوتۆ گرنگە لایەنی پەروەردەیەکەشم باش مشاوەرەی کەسێکی پەروەردەی کردبێ من هەموو جارێ ینی ئەوە زۆر گرنگە بەلامە مرۆڤەکان ئەنانی نەبن بۆ پیشەکانی خۆیان گوێ لە هەموو پیشەکان بگرن چونکە ڕۆشنبیریش ئەوەیە کە تۆ لە هەموو زانیاریەکان شت بزانی لە هەموو اختصاصەکان شتێک بزانی من پێم وایە لایەنی ڕۆشنبیری کاریگەری زۆرە کە کاتێکیش ئەڵین لایەنی ڕۆشنبیری گرنگ نییە کەسێک بڕوانامەی هەبێت زۆر باش مامۆستا بۆ ڕێگریکردن لەم دیاردەیە دەتوانین بڵێن کە سێ بوار هەیە کە بتوانێت ڕێگر بێت لەمە یەکێک لەوانە میدیا مامۆستایانی ئاینی کەسانی پسپۆر و بواری تەندروستی ئەمانە تا چەند گرنگن کە بەردەوام هۆشیاری بڵاوکەنەوە کە ڕێگر بن لەم جۆرە دیاردانە بڵێ ئەوە یەکێک بلو خاڵانی کە خۆم بەتەما بووم یعنی باسی بکەم دەست خۆش تۆ باسی کرد بێگومان یعنی گرنگە هەڵمەتێک هەبێ بۆ ڕێگریکردن لەمانە ئەو هەڵمەتەش گرنگە لە ڕێگەی میدیاکانەوە بێ وەکو خۆت باس کرد لە هەمووی گرنگتر ئەوە ئایا چەند کۆنفرانس کراوە لەلایەن حکومەتەوە یعنی هەڵمەتێک بکرێ لەلایەنی وەزارەتی ڕۆشنبیریمان هەیە ئێمە یعنی چەندەها وەزارەتمان هەیە کە بەرپرسن لەو شتانە من پێم وایە نێرگەلە و کافتریاکان تەنها ئیشی وەزارەتی تەندروستی و قایمقامێت و ئەمانە نییە بەڵکو زۆربەی وەزارەتەکان ئەبێ بەشدار بن لەمانە بۆچی چونکە ئەمە گرنگ نییە تەنها تۆ لایەنی تەندروستی ئەو مناڵەتی بگەێنی گرنگە تۆ لایەنی کۆمەڵایەتی لایەنی ڕۆشنبیری لایەنی کەسایەتی کە بەداخەوە زۆر جار کافتریاکان ئەبێتە داڕمانی شخصیتی ئەو کەسە یعنی کە تۆ کەسایەتی چییە کەسایەتی کۆمەڵێک مکەوناتە کۆمەڵێک پێکاتەیە کاتێک کە تۆ ئالوودە بووی بە کافتریا ئەو مکەوناتە هیچ نامێنێ لەبەرەوە زۆر گرنگە بەڕای من یعنی زۆر گرنگە چۆن بودجەیەک دائەنرێ بۆ هەموو پرۆژەکان حکومەت بودجەیەک دابنێ بۆ هەڵمەتێکی چاکسازیە هەڵمەتێکی ڕۆشنبیری حکوومەت خۆی بە مەبەزم کارە دەکات بۆی ئەوەشمانەیە بەداخەوە یعنی ئەگەر ئەوە بێ نازانم یعنی ئێمە لەو کاتیش دەفەڵاتێکمانە بەڵام بێگومان ئەگەر یعنی هاوکار نەبێت ئەو ژمارە زۆرە نییە یعنی ئەوە شتێکە کە بەڵگەنەویستە بەڵام زۆر گرنگە هەڵمەتێک هەبێ یعنی هەڵمەتێکی ئیتر ئەمە بە کۆنفرانسە بە تەوعی تاکە کەسیە بە تەوعی خێزانەکانە بە هەر چۆنێک بێ بەڵام ئایا تا ئێستا ئێمە چەند هەڵمەتی ئەو هینەمان بینە ئەو ڕێگریکردنمان بینە نەمان بینە بەداخەوە یعنی لایەنی دەسەڵاتدار زۆر مهمی لە لەو شتەیە
بەداخەوە کە ئێستا لە زروفێکی شاین یعنی لایەن دەسەڵاتدار لە زۆر شتا بڵین هین یعنی بڵین کەم تەرخەمی ئەکا ئەنجارە ئەو لایەنە گرنگانیش اینجا ئێمە ئەگەر سیرکەین لە مەسائلی پەروەردەیە ئەو وڵاتانی کە کێشیان هەبووە لە بوارە جیاجیەکانە یعنی ئێمە گەر سیرکەین وڵاتی وەکو مالیزیا و لیبیا و ها ئەمانەمان هەیە کە هەنێشتی پەروەردەیان هەیە مەسەلەن گرنگی پێدراوە کە لەوانە مەسائلی خێزانی ئەڵێ لە مالیزیا جیابوونێکی زۆر هەبوو دوای هەستاون پێش ئەوەی کە بڵین کچ و کوڕ هاوسەرگیری بکە کۆمەڵی هەڵمەتی چاکسازی ئەمانیان گرتووەتە بەر بە کۆنفرانس و بە وەرکشۆپ و بەم شتانە پێشتر بڵین هینیان ئەو تاکانی کە هاوسەرگیریەکەن پێشتر ئەوانیان پەروەردە کردو دوای سەیریان کردووە ڕێژەی جیابوونەوە ڕۆژەی کێشە خێزانەکان یعنی زۆر فەرقی کردووە لە ساڵ 25 هاتووەتە خوارەوە لەبەرە ئەو شتانە بێ ئاواهی ئیشی بۆ بکرێ بۆ نمونە ئەم نێرگەلەی ئەبینی کاریگەریکی خراپی هەیە لەسەر گەنجەکانمان تا چەند حکوومەت هەڵمەتێکی گرتووەتە بەر بجێکی تەرخان کرد کۆمەڵە کۆنفرانسی کردووە وەکو مشەجع گەنجەکانی بان کردووە لە ڕێگەی ئیشێکە و لە ڕێگەی پیشەیەکەوە کۆمەڵە قسەیان لەو بارەوە ئەوەندە مەترسیدارە کە حکوومەت پێوەی سەرقاڵ بێ یا با بڵێم ئایا تا چەندە چاوانە کۆمەڵایەتیەکان لە ناو کافتریا و نێرگەلخانەکانەوە سەرهەڵەدەن وەڵای مەترسیدارە یعنی ئەتوانم بڵێم ئەوەنە مەترسیدارە کە خێزان و حکوومەت هەمووی هەوڵ با بۆ نەیشتنی شتە بۆ چونکە ئەو گەنجانی کە ئەچنە ئەو کافتریانە زۆر جاریانی تاوانەکان لەوانە ڕوایە بۆ نمونە کەسێکە مدمین ئەبێ دوای کە شتێ بە دڵی خۆی نابێ بەداخەوە ینی ئەم شەڕەنگێزیە و بەچەق و زۆر جار کوشتنیشی لێکەوێتەوە لەوە چێ بیبینی لە میدیاکانەوە هەمووی کاریگەری هەیە ئەو هەڵمەتی کە هەیە بۆ بەلا ڕێدابردنیا بۆ هەڵتەکاندنی ئەخلاق و بەتایبەت تێکدانی بنەما کەلتوریەکانی کورد ئایا لە مقابلدا هەڵمەتی چاکسازیەکە هەیە لە من و تۆوە تا حکوومەت و ئایا ئەو هەڵمەتی بەرامبەر یعنی هەمیشە دەڵێن دەستێک هەیە ڕەنگە ئێستا گەر مێرمنداڵێک دانیشتوێ بە دیارێمەوە یا گەنجێک دانیشتوێ بڵێ کامەی ئەم دەستە بۆ من نایبینم بڵێ خۆی بێگومان یعنی هەموو کاریگەری دەرێکەکان کاریگەری باشی هەیە لەسەر ئێمە بەڵام ئەوەی کە جێگەی داخە و یعنی وای کردووە کە کاریگەرە دەرێکەکان دەستەکان دەستیان هەبێ ئەوەی ئێمە خۆشمان گوێناینێ بۆ نمونە یعنی ئەگەر سیر کرد ئێمە کللتورێکی زۆر جوانمان هەبووە بەس ئایا تا چەند خەڵک احتیفاظی لەم کللتورە کردووە بمێنێتەوە دوای ئەوە ئەو دەسانی کە لە دەرەوە یعنی من دڵنیام کە دەستی دەرەکی هەیە بۆ نمونە هەموو کەس حەزەکە بۆ منە یعنی گەر بچینە مەسایل سیاسیەکەوە یعنی وڵاتێکی وەکو تورکیا و ئێران و ئەمانە هەموو لە دەوروبەری ئێمەن ئیتر ئەجنەبی و ئەوروپی و هەموو ئەمانە لەوچە حەز نەکەن ئێمە یعنی لە هەموو ڕوویەکەوە پێشکەوین بۆچی بۆەوەی لەوچە کۆمەڵی مەسائل سیاسی خۆیان بکەوێتە یعنی خەتەریاتەوە لەو ئەچێ دەست هەبێ ینی بە تایبەتی ئەولەمەشەوە کاریگەری باشی هەبووە لەسەر خەڵک جیهانگیری ئەمە کە یعنی خەریکە بڵێم کللتوری کۆمەلگاکان هیچی نەماوە هەموو یەکسان بۆتەوە بێگومان یعنی دەستی باش هەیە بە ئەو شتانە ئەوە یعنی ئینکاری ناکرێ بەڵام ئایا تا چەند کۆمەلگا ئەو دەستانە هەرڵین دەست هەیە بەس ئایا تا چەند کۆمەلگا ڕێگری لەو دەستانە کردووە یاخود تا چەند کۆمەلگا احتیفاظی کردووە لە کللتوری کۆمەلگا ڕێگر بێت لەو دەستانە بڵێ کۆمەلگا دەتوانێت ڕێگر بێت لەو دەستانی کە نهێڵێدە و لە ڕێگەی تاکەکانەوە یان لە ڕێگەی وشیاری تاکەکانەوە ڕۆشنبیری تاکانە و لە پێشترۆ باسمان کرد خێزانەکان تا چەند گرنگی ئێوەن بۆی مناڵەکانە نەچێتە ئەو شوێنە تا چەند بۆ بە هەمیان بۆ بە غەمیان یا ئەوتە گوێی نەئەنێ باوکەکە خۆی مەشغوڵ ئەڵێ با کوڕەکەشم بڕوا سەعات 12 شەو بێتەوە یعنی قسەکەم لەسەر ئەمەیە بێگومان دەست هەیە بەڵام ئیتر دەسەکەش بۆیە کاریگەری هەیە لەبەرەوە ئێمە خۆمان لە خەمانی بەدیلی سیاسەت نێرگەلە و کافتریا چییە؟ ئێستا بۆ نمونێمە دەیان ڕەنگە ناوەندی پەروەردەیمان هەبێ کە بەداخەوە زۆر جان نرخەکانیشانەوەندە بەرزە ئەهلیەکان کە تۆ ناتوانانی منداڵەکەتی بۆ بنێری بەڵام بەدیلی ئەم هەموو کافتریا و نێرگە لە خانانە چیە کە ئێمە بتوانین مەرمنداڵەکان لەوێەوە پەلکەشکەینەوە بۆ شوێنەکانی دیکە کە پەروەردەیەکی شاویتیا بکرێت یەکەم خاڵ باسمان کردوتمان لایانی بەرپرس ئەگەر بیەوێت ئەویش ئەمە خاڵێکی گرنگە خاڵی دووەم من وەک خۆم داوا لە ڕێکخراوەکانەکەم یعنی تەنها کاری ڕێکخراوەکان کۆمەڵی کاری ڕەمزی نەبێت بەڕاستی ڕێکخراوەکان دەوریان هەیە ئەگەر بتوانن یعنی دەورێکی پۆزتیڤ بین لە پەروەردەکردنی تاکە من بەداخەوە من هەموو جارێ ئێڵێم یعنی زۆر جار لەوە چێ کۆبوونەوە لە ئوتێلە 5 ئەستێری و 4 ئەستێرەکانە بگرێ بۆ کێشەی خێزان و بۆ کێشەی گەنج و بۆ کێشەی ئەمانە بەڵام ئایا تا چەند ڕێکخراوەکان یەنە کۆڵانەکانەوە یەنە گەڕەکەکانەوە تا چەند یعنی ڕێکخراوەکان تەنسیقیان کردو لە ئیشی خۆیانە ئایا هەر کەسی و سەرپەرشتی گەڕەکێ بکات لە ڕووی پەروەردەییەوە بەداخەوە یعنی ئەتوانم بڵێم ئیشەکانیان من لێرەوە داوا لە ڕێکخراوەکانەکەم ئەتوانن یعنی بەدیلی ئەمە لە جیاتی بوونی کافتریا بوونی دەورەیەکی گرنگ
بوونی خولێکی گرنگ ئەمانە هەمووی کاریگەری هەیە بەڵام ئەوەشی کە لێرەیە جێگەی داخە زۆربەی جار ئەو خولانش بە پارەیەکە کە هەموو قێزانەکان ناتوان بەشداری تیا بکەن یعنی ئەوشێکە کە لە ڕێگرەکان لەگەڵ ئەوانشدا کۆمەڵێک ڕێکخراوی ئیسلامی هەن کە ئێستا پەروەردەیەکی ئیسلامی جوانەکەن لە بەرکردنی قورئانە فێربوونی قورئانە تەجوید لە خاڵێکی ترا ئاماژە بەڵێ ئەمانش زۆ کاریگەریکی باشیان هەیە دەتوان دایک و باوکان مناڵەکانیان منداڵەکان پلکێشی ئەو ڕێکخراوانە بکەن اینجا یعنی بڵێ تونەڵی کاتێک کە مناڵ مەشغوڵ ئەبێت بە لایەنێکەوە بە تایبەتی لایەنی ئاینیش یعنی ئێمە لە دەرووناسیشە ئەومان هەیە ئەو مرۆڤانی کە زیاتر پێویستن بە لایەنە ئاینەکانەوە نەخۆشە دەروونەکانیشان کەمترە یعنی بە ڕێژێکی زۆر لە بەرچاو یعنی تا چەند مناڵەکە و بەلایانی ئاینیەوە مەشغوڵ بێت گرنگە بۆ ژیانی خۆی لە ئێستاوە لە مناڵیەوەش بێتەوە کارێکی زۆر بەداخەوە یعنی ئەو سنتەر و ڕێکخراوانش تۆزە کەمن زۆر جار یعنی کە مناڵەکەت ئەبێڵن جارێ یعنی مامۆستامان نییە وەرگیرە یعنی من لێرەوە داوا لە کەسە خێرخوازەکانەکەم یعنی ئەوانی کە لە ڕووی مادیەوە ئەتوانن لە ڕووی هەر شتێکەوتوان هاوکاری و شوێنانە بکەن چکە ئەوانە شتانێکن بە قەرز ئەدرێتەوە دوایێتەوە ڕێی خۆمان ئەتوانین لە کۆمەڵگەی خۆمانە بڵێن بەدیلی کافتریان نێرگە لە خانەکان تەنها ناوەندە پەروەردەئاینیەکانن ئەمڕۆ چونکە ئێستا بۆ نمونە سیرکە قوتابخانەکان داخراون باشە ئەهلیەکان پارەیەکی زۆری تایە بەڵام هەندێک ناوەندە ڕێکخراوە خوێندکاری و قوتابیەکانی ئەوانەی کە باگراوندێکی ئیسلامیان هەیە ئەمانە تەنها بە پارەیەکی کەم دێن منداڵەکانت پەلکێش دەکەنەوە بۆ خوێندن و بۆ پەروەردەکردنیان تەنها بەدیل ئەوە نیە چکە ئەوە یعنی ئێمە گەر سیرکەین ئەو ڕێکخراوانەی هەن لە چاو ئەو خەڵکی کە بڵین لە سلێمانی ئاژیا خود لە هەولێران خۆش ژمارەیان کەمە من لێرەوە ئەڵێم تەنها بەدیل نین بۆچی بەدیل نین لەبەرەوەی ژمارەیان کەمە ئەنجا دوای ئەوە خەڵکەکەش لەوە ئەچێ نەچێ هەنێ خەڵک نەچێتە ئەوێ هەنێ خەڵک هەیە یعنی مناڵەکەی ناباتە شوێنێکی ئاوە بەڵام ئەگەر ڕێکخراوەکان کۆمەڵشتی تریانە بێک و بەدیلی ئەوە بۆ نمونە ئێستا لەوە چه خێزانێک باوەڕی بەوە نەبێ مناڵەکەی بەرێتە سەنتەرێکی واوە بەهۆی لایەنی بڵین ئیترەوە بیرکردنەوەی خۆیەتی بەڵام بەرامبەر ئەمە بێگومان ئەوانە بەدیلێکی باشن بۆ پەروەردەی گەنج ئەوە نکولی ناکرێت بەڵام بەرامبەر ئەمەش کۆمەڵشتی تریش گرنگە بە تایبەتی وەکو ئاماژەم پێکرد ڕێکخراوەکان کۆمەڵی کۆنفرانس بکرێتەوە خول بکرێتەوە بۆ گەنجەکان یعنی کۆمەڵێت تا ئێستا لەسەر ئاستی سلێمانی لەسەر ئاستی هەولێر چەند لایانی پێشبڕکێ کراوەوە بۆ لایەنە پەروەردەیەکان ئەمە وەرزشە ئەمە هونەرە یعنی ساڵانە شتێکی ڕەمزی ئەکرێت و شتێکی ئاوانیە یا پیشەیەکان لایەنە پیشەیەکان تا چەند ڕێکخراوەکان گرنگیانیەوە بە لایەنە پیشەکان وەکو شتێکی ڕەمزی نا ئەمەکە هەیە ساڵانە شتێکی کەم ئەکرێتەوە لانی ڕۆشنبیری ئەمانە هەمووی کاریگەری هەیە بەڵام ئەو ڕێکخراوانش بێگومان کاریگەریکی زۆر باشیان هەیە بۆ کەسێک کە بێ مناڵەکەی لێ زۆر باشە زۆر سپاس مامۆستا ئەمسی بە حوسێن توێژەری کۆمەڵایەتی سپاس بۆم دەرفەتەمان دوومان کردی زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس ئینشاءالله مامۆستا خۆش بێت بەڵازدان و خۆشەویستان بڕگەوابەتەکانی پەیامی ڕۆژ بە کۆتا گەشت تا ڕۆژێکی نوێ بەخۆی گەڕ و مێرەبانتان ئەسپێرم ماڵتانەوە خواتان لەگەڵ.